سلامی خۆتان لە ببینەرانی عزیز و خۆشەویستی پێیان لە هەر شوێنێکەوە بینەرمانن لە پایانی ڕۆژەوە ئەمڕۆ لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لەگەڵ هاوکارانمان هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بن. زۆر سپاس تۆنیا بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان ساڵتان لێبێ و باینتان باش بۆ ئومێدی هەفتەیەکی پڕخێر و بەرەکەت دوور بن لە دەرد و بەڵا لەگەڵ هاوکارم هۆنیا و تەواوی هاوکارانم لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین مێ دەکەین ڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژ یەکەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیزان بێت لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا باس لە بابەتێک دەکەین کە بابەتی ڕۆژە و بابەتێکی گرنگیشە ئەویش کۆمەڵێک گرفێت وەروە کۆمەڵێک کێشە کۆمەڵێک داواکاری ژینگە پارێزان وەزبینیمان چەند ڕۆژی ڕابردوو لەبەرەوەی گرفت هەبوو لە پێدانی موچە و کاتی دەوام و تۆنێکی کارکردنیان زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر پاشماوە خۆراکی و جوڵ و شەقەڵ لەسەر کۆڵان و کوچ و شەقامەکان دەبینرا بۆی زانین ژینگە پارێزان ژیانیان چۆنە بگەرێ وەروە کێشە درستەکانیان چی بکرێ بۆیان لە بەوێچینێکی ماندوون باز لە با بڵێن گرفتەکانیان دەکەین لە بەشی دووهەمی بەرنامەکەشماندا هەوڵ دەدەین ڕۆڵی بانکخوازان و هەروەها ڕۆڵی کەسانێک کە خەڵکانێکی زۆر گویان لێ دەگرێت چۆن بتوانن ڕوبەڕووی کۆمەڵێک پەیامی یاخود کۆمەڵێک ڕاگەیاندن کەواوا دەکات چاواشەکاری یاخود هێزدارتان تێکدانە بڵاو دەکەنەوە ڕێگری لەمانە بکەین ڕوبەڕوویان بۆچینەوە وەروەها پەیامەکان ڕازگۆیانە و باسییانە بگێن بەڵێت تەورە سێنیشدا بابەتێکمان بۆ ئامادە کردوون تا باس لە بەڕێوەچوونی پێشنگای بەهارە بکەین کتێدا کۆمەڵێک بەرهەم و کۆمەڵە کۆمپانیا بەشداریان کردو لە ئێستادا بەڕێوە دەچێت و کۆمەڵێک زانیاری لەسەر ئەوە بەدەست بهێنین دنیای سایبەر ئێستا دەچینە لای کەزینەکانی پێشنەوە لەگەڵماندا بن. دەمانەوێت ڤیتێک هەیە هاوکارانمان لە شاری کەرکووک بۆیان ئامادەکردوین کۆمەڵێک پێشانگایەک هەیە کە بۆ کۆمەڵێک بەرهەمی وڵاتانی دراوسێ بە دیاریکراویش بەرهەمە ئێرانیەکان دەوێت نمایش کراون ماڕەزێکە پێشانگایەکە لە شاری کەرکووک هاوکارمان شیانووری لە پێشانگاکەوە ڤیتێکی بۆ ئامادەکردین لەگەڵێەوە بینەری ئەو بەرهەمە ئێرانیانە دەبین. ئەمە شەریکە معرەزی ئیرانیە ئەمە شەریکێکە ئیرانیە چوار فەرعی هەیە
هنا شركة متفجرات، هي شركة مبيدات حشريات، شركة انترنت هي، وشركات مواد طبية هي، شركات مواد إلكترونية هي، مواد غذائية هي، ركلامي هي، حمو شتي هي. سعره كان باشترى، يعني سعره كان باشترى بالدولار، بس باشترى يعني سعره كان كمني زورنية بس كباشترى بالسعر جملة يعني. دانەمان هەیە دروستکراوی ئێرانە وەکو یەکەم پێشنگاش لە کەرکووکە کە تایبەتە بە کۆماری ئیسلامی ئێران. ئێمەش پێمان خۆش بۆ بەشداری بکەین لەم پێشنگایە. ئێمە مەوادی PVCە بە زۆری بۆ ئاوەڕۆ بۆ ناو بیناسازی بە زۆری بەکاردێت. وەڵات چونکە یەکەم جارە لێرە ڕاستیەکە خۆی پێشنگا زۆر گرنگە بەڕاستی. مەوادەکان عەرزەکەی خەڵکانێک دێنەی بینن ئەوەی کە بڵێن بۆ نمونە نایناسیت لەوە چێ لەم پێشنگایە بیناسیت بتانی ئەو مەوادەی کە تۆ هەتە پیشانی بدەیت و شتێکی باشە بەڕاستی. کوالێتیەکان لە کوالێتیا مەوادی ئێمە زۆر لەخوا بەزیا بێت زۆر کوالێتی زۆر باشە و ئیستانداردا شەهادەی منفەس و شانەی هەیە، یعنی بێخەمین لە کوالێتیا بەڵێ. ئێمە لە معمەلی تەورێز و هاتیین بۆرە بۆ بەشێکی زۆپایی کارەبایی، هەم بۆ دیزایانی ناو ماڵەوە بۆ جوانکاریەکەیە، هەم هیتێری هەیە بۆ گەرماییە. ئێمە لە معمەلی ئازەرفرێزەوە هاتیین بۆێرە ئیشەڵڵا بە قۆلی کابراڵە قوڵفەی ئەسکەری شتمانش هەیە، بە قۆلی کابراڵە هەر چۆنێک بێ بازە شتێکمانەیە بەشداریمان کردووە، زۆرش بە دڵمانە لێرە بە دڵە و هیناتوینە تێرە. زۆپەکەمان نۆعیاتێکی زۆر تایبەتی هەیە، تازەیە، مۆدلی تازەیە، ئیشەڵا کێوەش بە دڵتانە بێ و ئێمە لە خزمەتتانای. ئیشەکانیان هەمووی ئیشی دەستە، زەمانی هەیە، ئەلان بەقۆ چۆن هەر چۆنێک بێ زەمان خۆی دۆرە بینە. باشە زۆپەکان زۆر شتێکی شێوازێکی باشیان هەیە، ئیشکراوە لە سەریانە کە بۆ خەڵکی مەسەلەن عێراقا جواب وەرگرە، شتێکی تایبەتە. کارەبا دوو گێڕە، یەکەمین گێڕەکەی 4 ئەمپێریەوێ، 4 ئەمپێرەکە 50 متری خانووەکە گەرمەکە، دوو مینگێڕەکە 8 ئەمپێریە بێ نزیکی 100 متر گەرمەکە. بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەچینە ستۆدیۆکانمان لە ڕانیا. لەوێ میوانێکمان دەبێت باس لە بەڵێ دیارە هاوکارانمان ئاماژەوە دەکەن. هاوکارمان ڕێنازەر سەلان لە ڕانیەوە وەردەگرین بۆ باسکردن لە کێشۆ گرفتی ژینگە پارێزان، دیارە لەوێش میوانی دەبێت. سڵاوتان لێبێت، ئەم کاتتان باش. ئەگەر لەوە دەست پێ بکەین کێشۆ گرفتی ژینگە پارێزان بەگشتی لە هەرێمی کوردستان چین، وەروها بە دیاریکراوی لە دەڤەری ڕاپەڕین کێشۆ گرفتی ژینگە پارێزان بە دیاریکراوی خۆی لە چی دەبینێتەوە؟
دیارە بەڵێ جوتان لێمە بەڵێ سڵاوتان لێبێ دیارە ئەوەی دەبینن گربوونەوەی بەشێک لە ژینگە پارێزانی کۆمپانیای گارێکسە کە لێرە گربوونەتەوە لە بەردەم باخی گشتی دیارم ئەو ماوەی پێشوو بەهۆی ناڕزایەتەکانیان زیاتر لە 75 ڕۆژ بوو موچیان وەرنەگرت و دووبارە لە ئێستا داهاتوونەوە سەر شەقام بۆی دواکەوتنی موچەکانیان هەروها کۆمەڵێک گیر و گرفتیان هەیە لەگەڵمان بن ئێمە دەچین لای خۆیان کە باسی کێشە و گیر و گرفتەکانیان بکەین دەچینە لای کاک سەربەست ئەگە بێت ئێرە حەزت نەبێت ئەگە پێمان بڵێ ئێوە بۆچی دووبارە هاتوونتە سەر شەقام ئایا داواکاریەکانتان جێبەجێ نەکراوە؟ ئێمە لە ماوەی ڕابردوو بەڵێنی ئەومان پێدرا هەموو سەری مانگێک موچەی تەواوی خۆمان پێ بدرێ بەڵام وا دیارە ئەوان بێ بەڵێن دەرچوون ماوەی 12 ڕۆژ موچەکەمان ینی لەسەری مانگ دواکەوە تا 32 ڕۆژە موچەمان پێ نەدراوە ئێمە ئەو ماوەی 12 ڕۆژە وەکو یارمەتیدان بۆ کۆمپانیا بتوانە فشار لە حکوومەت کا و موچەکانمان پێ بدرێ بەڵام بەداخەوە بێ بەڵێن دەرچوون و ناتوانانی موچەکانمان پێ بدا بۆیە ئێمە بڕیارماندا ئەمڕۆ بایکۆتی سەرتاسەری لە ئیدارە ڕاپەڕی ڕابگەێنێ پێمان بڵێ داواکاری سەرەکیەکانی ئێوە خۆی لە چیدا دەبینێتەوە ئایا تەنیا دواکەوتنی موچەیە یان داواکاری تریشتان هەیە نەخێر ئێمە یەکەم داواکاریمان دەست بەجێ پێدانی موچەی مانگی دووە و داواکاریکەمان ئەوەیە کە کۆمپانیا بەرنمەیەکیان داناوە لەگەڵ شارەوانیەکان گووە ئێمە ئەرکەکانمان لە 5 ڕۆژ کەم بکرێتەوە بۆ 2 ڕۆژ لە بەرامبەردا موچەکانشمان بکرێ بەنیوە ئێمە ئەومان ڕەت کردوێتەوە کۆمپانیا ڕایگەیاندووە ئەگەر هەر پاکەوانێک یان هەر ژینگە پارێزێک ئەو بڕیارە جێبەجێنەکە دەردەکرێت کە ئەوە دژی قانونی کارە و ئێمە دەتوانین بە یاسای کار مامەڵە لەگەڵەوە بکەین بەڵام تا ئێستا ئەومان نەگەیاندوتە قانون و ئەگە بزانین شتەکە دەگا بەوە بەڵێ ئێمە سکاڵە تۆمار دەکەین کۆمپانیا دێمە دادگا و داواشمان لە کۆمپانیا کردووە ئەگەر ئیش و کارەکانی وەک خۆی پێ جێبەجێ دەکرێت دەتوانێت ئەرکەکانی بەردەوام بێ ئەگەر نا دەتوانێت تەسمیل بە حکوومەتمان کاتەوەمان خاتەوە بەڕێوەبەرای شارەوانیەکان و خوا ئافیزی بێ پێتان وایە لەلایەن کۆمپانیاوە مافی کرێکاران پێشل کراوە کە باز لەوە دەکرێت ڕەنگە بەشێک لە کرێکارانی ژینگە پارێز هەڕەشەی دوورخستنەوەی لەسەر بێت بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە هەر خودی ئەو جێبەجێنەکردنی ئەو بڕیارە دوورخستنەوەی ژینگە پارێزانە کە ئەمە ڕەتی دەکەینەوە بابەتە کۆمپانیا دەتوانێت دوور بخرێتەوە بەڵام ژینگە پارێز بە پێی قانون هاتووە و بە پێی قانون کاری کردووە ئەگەر هەر مامەڵەیەکی ناتەن دروست لەگەڵ ژینگە پارێزان بکرێت ئێمەش لە ڕێگەی قانونەوە مامەڵەکانی خۆمان جێبەجێ دەکەین ئێوە ماوەی چەند دەبێت موچەتان وەرنەگرتووە لە ئێستادا ئێمە ماوەی 42 ڕۆژە موچەما وەرنەگرتەوە 42 ڕۆژ واتە مانگی دوو بە تەواوی و 12 ڕۆژیش لە مانگی سەیە ئێمە داوای موچەی مانگی دوو دەکەین بەڵام ئەو بڕیاری کۆمپانیا وای کرد ئێمە دەست بە بایکۆتەکەمان بکەینەوە و بەڕاستی بڕیارێکی نامەنتیقیە و باری تەندروستی کۆمەلگا تێک دەدا باری تەندروستی پاکەوانەکان تێک دەدا چکە ئەتۆگە بتەوێ ئیشی 5 ڕۆژ لە 2 ڕۆژا بکەی دەبێت پاکەوان زیادکەی کۆمپانیا بەتەمایە پاکەوان کەمیش بکاتەوە و ئەرکەکانیشمان بۆ زیاد بکە کە لە 5 ڕۆژەوە بیکاتە 2 ڕۆژ ئەتۆ ناتوانانی تەندروستی ئەو کۆمەلگایە بە تەندروستی بهێڵیەوە لە ئەگە خاشاکێک لە بەردەرگاکە دابێ ماوەی 5 ڕۆژ ینی دوو ڕۆژ لە 10 ڕۆژە 2 ڕۆژ بکرێ بەداخەوە ئەوان بیریان لەوە نەکردوێتەوە لە وەرزی داهات و وەرزی هاوین بۆن و بەرامە و ژینگە زیاتر پیس دەکات بەداخەوە ئەوان زۆر نابەرپرسانە ئەو بڕیارەیان داوە و ئێمە دژین بە هەموو شێوەیەک دژی دەبین و دژی دەوەسین تا دووە نەفەس لە کاتێکدا کە کرێکارانی ژینگە پارێز هیچ کەم و کوڕێشان نەبووە دەوامەکەی خۆیان کردووە هیچ کەم تەقیمەیشان نەکردووە بەڵام ئەو لە کاتێکدا کە کۆمپانیا ئامادە نەبووە ئەو شایستە دارایەکانی خۆیان پێ بدە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە هیچ شتێک ئەومان نەبووە ینی هیچ خەلەلێک لە ئیشەکانماندا نەبووە بەڵام ئەمە دەزانین ئەو بڕیارە لە کوێوە سەرچاوی گرتووە ئەگە بێت و ئەو بڕیارە جێبەجێ بکرێ بەدڵنیاییەوە کۆمپانیا قازان زەکات چکە چی ئەو بڕیاری دەکردووە بڕیارەکە لە بەڕێوەبەرات شارەوانیەکانەوە دەردەکرێت بە هاوکاری لەگەڵ کۆمپانیای گارێکس و ئەوە خۆی دژی ئەو تەندەرەیە کە بۆ خۆیان تەندەریان پێ دەرکردووە ینی بۆ خۆیان بڕیاریان داوە هەفتانە 5 ڕۆژ ئیش بکرێ بە پێی تەندەر ئەوان ناتوان لە خۆیانەوە ببێ ئاگاداربوونی لایانی دووەم بێن موچەی کەمکەنەوە چکە ئێمە ئەگەر ئەرکەکانمان لە 5 ڕۆژەوە بێتە دوو ڕۆژ بەڵێ بەدڵنیایە ئەوان داوایان کردووە موچەکانشمان بکرێ بەنیوە یعنی لەو کەمیە کە هەشە بیکەن بەنیوە کەواتە ئەمان ڕەتکراوێت لە ئێمەوە ڕەفزمان کردو بە هەموو شێوەیە دواکەوتنی موچەکانتان ئەگەر ئەوە هەیە کە موچەکانتان بکرێت بەنیوە بەڵێ سەر ڕادیواکەوتنی موچەکانمانەوە ئەو کەمی کە موچە هەیە پاکەوانمان 285,000 هەیە بکرێ بەنیوە 135,000 پێ بدرێ ئەین 135,000 گوزەرانی خانوفری پێ بدات تەندروستی خێزانەکەی پێدا بیم کە یانزان فشاری خێزانی بۆ دروست دەبێ ئەوە شیرازەی خێزان تێک دەدا بەڵێ ئەو لە کاتێکدا کە هەموو سەری مانگێک ئێوە موچە وەرناگرن ڕەنگە دواکەوێ بۆ 40 بۆ 50 ڕۆژ وەبزانم ئەو ماوەی پێش و زیاد لە
5 ڕۆژ وابزانم موچەکانتان دواکەوت بوو. بەڵێ بە دڵنیاییەوە ئەوان هیچ بیریان لەوە نەکردێتەوە بۆ نمونە بەڵام ئەوان پێیان وایە کە بۆ نمونە ئەرکەکانمان لە 5 ڕۆژ کەم کات بۆ 2 ڕۆژ بەڵێ کۆمپانیا خازان زەکات دەتوانێت ئەو پارەی کە لە کرێکار کەمی دەکاتەوە بۆ بابەتی وەرشە و بیتەر و ئەوانە بەکاری بێنێ و بتوانێت لەو ڕێگەیەوە ئیشەکانی خۆی پێڕایکە بەڵام ئەوە هەر وەک سەرانەیەک دەیبینین و ئێمە بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە و تا دووە هەناسەش ئێمە ئیشی بۆ دەکەین بۆ ڕەتکەینەوانێ و کۆمپانیا ئەگەر ئەرکەکانی بە جوانی وە خۆی جێبەجێ دەکا باشە ئەگە جێبەجێ ناکە ئاساییە بە ئیشەکانمان بخاتەوە سەر شارەوانیەکان و کۆمپانیا خۆ ئافیزی بێت ئەم لە سەربەست بەڵێ ئەو بەڕێزانە ئەگەر قسەمان بۆ بکەن بەڕێزت ئەگە پێما بڵێ بۆی دواکەوتنی موچەکانتان بارودۆخی ژینگە پارێزان لە چ ئاستێکدایە ئەو فڕێکراکیدا هەرە بەبیلای ئێساوە کرێخانوو نەداوەوە دەرمان دێنێ ئەوە بۆی هاتوونەتەوە سەر جادە ئەو ئیشاوە نابێ حکومەتە ئاوە ئەو خەڵکی ئاوە باوکو شێت بەڕەڵا کردو دەیانێ مەسواڵ بکەین دەیانێ مەچ بکەین کاتێکدا حەقی خۆتانە شایستە دارەکان تا پێ بدرێ بەڵام پێتان نابێت وڵا نایبێن چ بکەین ئێساوە بەوە نی هاتوونێت سەرجادە دەناوە لە بەیانەوە تای شێش دەکەن ئەوە هاتمەوە سەرجادێک کە پارە پێ نەبوو پێی بی پێی بڕۆی و کرێخانوو پێ نەدرا ماڵ منداڵت بوو بەڕێنە سەکەی مەجبوری بێ سەرجادەی حکومەتەش قڕی بەسەر ئەبەوەی زەرە دەکات یاخوا فەقیر کەلەی پڕ نەبێ بەنای خۆی لە تەخت پڕیان دێنە خوارێ ئێوە هیچ کەم و کوڕی و هیچ کەم تەرخیمێکتان هەبووە لە ئیشکارەکانتانە کەم ئەوە تا دەڵم ێساوەتە لە ئیشە دێمەوە واش بای کۆتمان کردووە پارە پێ نەبێت دەکەیت بەنامە ئیشەکانمان وڵای هەر سعاتێک بابیە یەک نەفەر بڵێ ئەو ئیشی نەکردووە بەشی شتریان وەربگرم کە لێرە ئامادەن کۆمەڵی گیرگرفتیان هەیە باز لەوە دەکەن کە مەترسی ئەویان هەیە کە موچەکانیان لە ئێستادا کەسەر ڕای ئەوەی کە دوا دەکەوێت موچەکانیان بکرێت بە نیوە بەشی شتریان وەرگرم کە لێرە ئامادەن ئەو بەڕێزە کە بیت ئێرە ئەگەر پێمان بڵێ داواکاری سەرشکانی ئێوە خۆی لە چیدا دەبینێتەوە کە ئێستاما تقریبا ماگونیوە کە معاشمان وەرنەگرتووە هەیە 285 هەیە بەشی ناکە تێدەگەی دەگە معاشەکە کەمی کاتەوە هەر بەش ناکات تێدەگەی ئێمە بڵێ چیتان هەیە ئێستایەوە وڵی موچەکەمان بۆ زیادکەن و تێدەگەی هەیە کرێت چی هەیە معاش پێ نادرێ ئەوی پێ ناکرێت تێدەگەی بە 285 چی پێ دەکات دەکاتە چی ماوەی چەند دەبێ موچەتان وەرنەگرتووە ماگونیوە کە وەرمان نەگرتووە بەڵێ دۆخی ژیانتان چۆنە وڵی هەیە ئێستا من یەک معاشکەم نیە و لەوە زیاتر نییە یەک معاشکەم نیە 285 هیچ کرد معاشکەم نییە دەستکان خۆش بێ دەمێت بەشی شتریان وەربگەم کە لێرە ئامادەن ئەو بەڕێزانە ئەو مامەیە ئەگەر پێمان بڵێ ئێوە لە ئێستا داواکاری سەرشەکانتان چییە دووبارە هاتون پسەر شەقام بۆ کاریەوەی کە داواکاریەکانتان جێبەجێ نەکراوە بەڵێ جێبەجێ ناکەن معاشەکەمان کەمە بۆمان دەنانێ کرێچیمە پێ سەر خەزانم بۆم دەنا بەڕاستە تا بڕێ بجێ ژان و خراپە غەدرمان لێ دەکرد دوادارم معاشەکەمان نەبن بۆمان زیادکەنەوە نەک لێمان ببڕێت ماوەی چەند دەبێ موچەتان وەرنەگرتەوە تلو دوشەوە وەرمان نەکردەوە بەڕاستی ئەرەوڵا غەدرمان لێ دەکرد ئێوە تاقی بەردەوام لەم ئەگەر بۆ شێوازە بەردەوام بێ موچە دواکەوێ بایکۆتی کارەکانتان دەکەن وڵا بەردەوام دەبن لە بایکۆتن دۆخی ژیانتان چۆنە لە ئێستادا کە موچە دواکەوتەوە لای بەڕاستی قەداری مارکێتتان شم بۆمان دەنانە بەڕاستی دوادارم بەدەنگمانەوە بێن و سپاسان دەکەن ئەگەر بتوانێت قسەم بۆ بکە ئەگەر پێمان بڵێ بۆ کاریەوەی کە موچەکانتان دواکەوتەوە بارودۆخی ژینگە پارێزان لە چ ئاستێکدا ئایا ئێوە بارودۆخی ژیانتان تەنیا لەسەر ئەو کارەیە وڵای زۆر خراپ هەموو کرێکاری فەقیرە هەمووی دوو ڕۆژان ئیماعاشمان نەبووی کۆمپانیا ئێنێکی تێدا بە 305 ئێنێکی تێدا بە 285 یا ئیکرێخانی نەداوە پارەی ئاوی نەداوە دەکرێت زۆربیان ئەو ژگە پارێزانە بەشێکی زۆریان یان کرێچیە یانەوە تا قرزدارە یانەوە تا ئیشی سەرشی بۆ منە ئەو کارەیە هیچ کارێشتر نییە کە بیکە نییە هیچ نەماوە لە کوردستان هیچ نییە قرزدار و کرێچیە نیوە ئیکرێچی و قەرزدارە هیچ نەماوە لە کوردستان ئەو لە کاتێکدایە کە ئێوە ئیشکارەکانی خۆتان بەڕوتپێشی ئەنجام داوە هیچ کەم تەقەمێکتان نەبووە ئەگەر کەم تەقەمەیەک یان دواکەوتنی شتێکتان هەبێ ڕەنگە کۆمپانیا سزاتاندا بۆچی شایستە دارەکانتان پێ نادا نایدە هەیە ئیماعاشی مانگی دوو بەخۆی دانراوە لە کۆمپانیا لەوانە ئیماعاشی مانگی دوولێتی کاکە مراقیبەکە بەخۆی باسی کرد ئیوا معاشی مانگی دوو دانراوە نایدە ئەوە ئیمانگە گوت ئیسێ زۆرەشە ئیماعاشمانەوە نەگوتەوە
نایدە بەردەوام دەبن لە ئەگەری ئەوەی کە داواکاریەکانتان جێبەجێ نەکرێت لا بەردەوام دەبینێت تا ئاس کاتێک ناشەکە ماوەردە زۆر باشە دەستەکان خۆش بێ بڵێ ئەوە داواکاری سەرشەکانی کرێکارانی ژینگە پارێزە کە لە بەردەم باخی گشتی کردبوونەتەوە باز لەوە دەکەن لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوام دەبن تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدێتەوە دەبێت باز لەوە بکەم لە ماوەی ڕابردوودا بۆ ماوەی نزیکەی هەفتەیەک زیاتر لە سەر شەقاممانەوە تاوەکو موچەکانیان پێدرا باز لەوە دەکرا کە زیاتر لە 75 ڕۆژ بوو موچیان وەرنەگرت بوو لە ئێستاش داهاتوون تۆ سەر شەقام بە هەمان هۆکار کە موچیان دواکەوتووە باز لەوە دەکەن کە زیاد لە 40 ڕۆژە موچیان وەرنەگرتووە بارودۆخیان لە بارودۆخێکی سەختدایە ژیانیان سەختە زۆربەیان کرێچین یانەوە تا قەرزدارن ئیشوکاری شتریان نییە کە بیکەن ئیشوکاری سەرشیان ئەو کارەیە باز لەوە دەکەن ئەوان بەردەوام دەبن لە ئەگەری وەڵام نەدانەوەی کارەکانیان دەمەوێت باز لە شتێشتریش بکەم کە کرێکاران خۆیان ئاماژەیان پێدا ئەگەری ئەوە هەیە کە موچەکانیان کەم بکرێتەوە بۆ نیوە بە بیانووی ئەوەی کە داوامیان بۆ کەم دەکرێتەوە لە کاتێکدایە کە پێشتر حەقیان لەگەڵ کۆمپانیا و هەر لەگەڵ حکوومەت هەبووە کە پێویستە موچەکانیان کەم نەکرێتەوە کە شایستەدارەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت بەڵام دیارە باز لەوە دەکەن کە پێشێلی ئەو مافەکانیان کراوە سەرڕای ئەوەی کە موچەکانیان لە کاتی خۆیدا پێ نادرێت موچەکانیان دوا دەکەوێت ئەگەری ئەوە هەیە کە موچەکانیان کەمیش بکرێتەوە بەڵێ دەگەڕێم و لای ئێوە زۆر سپاس بۆ پامنێرمان ڕێناسەر سەلان کە لە ڕانیەوە لەگەڵماندا بوو هیوادارین کێشەکانیان بەرەو چارەسەر بچێت و چۆن مافەکانی خۆیان وەربگرن سپاس بۆی کە لەگەڵماندا بوو بڵێزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین لەسەر کاری بانکخوازی دیارە مەبەستمان لە کاری بانکخوازی واتە ئەو کەسانەی کەوا بە زانستێکی کامڵەوە وەروەها بە ئەدەبیاتێکی بەرز و جوانەوە بانگەواز بۆوانی پیرۆزی ئیسلامەکەن وەروە لێ دێرین زەمانەوە تاوەکو ئەمڕۆ ئەو کەسانەی کەوا کاری بانخوازی دەکەن هۆکار بە کۆمەڵێک ڕێکاری نوێ یاخود کۆمەڵێک شێوەی نوێی کاری بانخوازیان هێداهێناوە لە ناوچەی پێشتر بانخوازێک بە شێوازێکی جیاوازتر بە ڕێگایەکی جیاوازتر کاری بانخوازی دەکا وەروە پەیامی پیرۆزی ئیسلام دەگەیەنێت پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. باشکردن چاکی قوربان سلامتی عندك زيت ما دەویست والله زيت كورتونەوە بۆ ئەیوەنێ چی ئەو چی زیتە والله ڕاستی کەمێکمەوە بەزە و کەمەش ئەو ماوەی سیاروشوارێ بەرەو بەرزبوونەوەیە نانوێت جاری فرۆشین لەبەر ئەوەیە زیاتر هیچ گوناحبار بۆ نافرێمەش پێویستمان پێ ئەوە ماڵی خۆنەوە دەنوێت دوایی ماوەختێکیاوە شتێکی محاملەیە و ماڵی خۆمە دەمێت کە سیاری بەرز بۆ دیفرۆش ئەی لە خۆی ناترسنەوە مەسەلەکە خۆ بۆ محاملەیە من دەنوێت محاملەی بکەین و چیەوە کێشەتان چییە لەسەر چیەوە وڵای ماوەسەیانات من زیتمان دەویست بیکڕن ئەویش ماڵی خۆمە دوای دیفرۆشم جارێ نافرۆش یعنی تاگران دەبێت جارێ وڵا سیارەکی بەرەو سەرێ وردەوە دەبەرەو سەرێ ئەلی ئاگات لەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نهی کردووە لەو حاڵەتەی ئەی با فەرمای شتێکتان بۆ بکەنمەوە لەو بارەیەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت کە لە صحیحی مسلم داهاتووە پێغەمبەر دەفەرمێ من احتکر فهو خاطئ هەر کەسێک ماڵ گلداتەوە قۆڕغی بکات بۆ ئەوەی لە کاتێکی دیکەدا بەگرانی بیفرۆشێت پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسە سەرپێچی کار و گوناحکارە و پێغەمبەر لە فەرمایشتێکی دیکەدا نەهی کردو لەوەی کە ئینسان خۆراک و پێداویستی خەڵک هەڵبگرێت بۆ ئەوەی کە لە کاتێکی دیکەدا بەگرانی بیفرۆشێت سعر لەسەر خەڵک گران کات ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی کردو دەفەرمێ ئەو کەسە تاوانبار و گوناحبارە والله السياسة من نزاني وقواعد ودي حمادي جم حد سعرك كبير ليكواتا منیش کارتوانێکم دەوێت کاکە خوا خێر مەسم ماوەسەگیان من ناوم سلێمان خێدر ئیبراهیمە ناسراو بە مەلا سلێمان سەنگەسەری وەکو مامۆستایەکی ئاینی وەکو بانکخوازێک ویستم لە کاری بانکخوازیدا و لە کاری بانگەوازیدا کارێکی جیاواز و شێوازێکی جیاواز پیادە بکەم وەڕەچاو بکەم بۆ ئەوەی کە کاریگەرتر بێ بۆ خەڵک بە شێوازێکی زیندوو و بە شێوازی نواندن و سیناریۆ فەرمایشتەکان جێبەجێ بکەم بۆ ئەوەی کە لە لای خەڵکی کاریگەرتر بێ و بینەری باشتر بێ و خەڵک زیاتر ئیسفادەی لێ بکات. عەبدوڵای کوڕ عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت ڕۆژێکیان دەچوو بۆ مەککەی لە ڕێگایەدا بە شوانێکی گەیشت گوتی ئەی شوان مەڕێک لەو مەڕانەم پێ بفرۆشە شوانەکەش گوتی مەڕەکان هی خۆم نینە و هی سەیدەکەنم ماڵی ئەمانەتە لە لامە
عەبدوڵای کوڕ عومەر ویستی لە خواترسانی ئەو شوانەیە تاقی بکاتەوە گوتی جا مەڕەکەم پێ بفرۆشە پارەکەت بۆ خۆی لە گرفانی باوێ و لە لای سەیدەکەش بڵێ کاکە گورگ خواردی و مەڕەکەون بووە و ئەوانە ئەو شوانەیە پشتی کردا ئیبن عومەر و ڕۆیش و دەستی بەرز کردبەوە دەیفەرموو فەئەینە الله ئەدی خدای پەروەردگار لەکوێیە ئەگەر بتوانم سەیدەکەم ڕازی بکەم فێڵی لێ بکەم ئەدی خوای پەروەردگار چۆن دەتوانم فێڵی لێ بکەم خوای گەورە لەکوێیە ئاگاداری هەموو شتێکە چۆن دەتوانم جوابی خوای پەروەردگار بدەمەوە بۆیە عەبدوڵای کوڕ عومەر کاتێک کە ڕۆیشتەوە چوو ئەو بەندەیەی کڕیەوە ئازادی کرد ئەو مەڕووماڵەشی هەمووی لە خاوەنەکەی کڕین و دای بەو شوانەیە لەبەرەوەی زانی ئاوا پیاوێکی لە خواترسە بۆیە هەر شتێک لەبەر خاتری خوای پەروەردگار وازی لێبێنی کە حرامە دڵنیا بە ئەی موسڵمان خوای گەورە بە حەڵاڵی بۆت قەرەبوو دەکاتەوە پێ دەدات لێرەوە ڕوو دەکەمە هەموو مسلمانێک هەموو کەسێک کە چاوی لە حرام نەبێت خوای پەروەردگار بە حەڵاڵی پێی دەدات. سلام علیکم ئەی ئومەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم باشن سلامەتن کاکە هەمووتان ئومەتی محەممەد المستەفای نین دەوەرن میراتی پێغەمبەری دابەش دەکرێت صلی الله علیه وسلم ئێوەش بەشی خۆتان بەر بەشێکی باش بۆ مندانە لەوە سەرچاوی گرتووە کە تەماشای فەرمایشتەکانی پێغەمبەر دەکەم صلی الله علیه وسلم پێغەمبەر زۆر دەرس و پەندی بە شێوەی کردەی فێری هاوڵان و فێری ئێمە کردووە یەکێک لەوانە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان بەلای حیوانێکدا ڕەت بوو کە حیوانەکە مردار ببووە پێغەمبەر دەستی کردە حیوانەکە و فەرمووی کێ ئەوەم لێ دەکڕێت تەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەزانێت کە ئەوە بە کەڵک نایە هەموو کەس دەزانێت کە حیوانێک بردار بووە بە کەڵک نایەت بەڵام ویستی پێمان بگەێنێ کە هەروەکو چۆن ئەو حیوانە کە مردار بۆتەوە بە کەڵک نایەت و سوودی نییە دنیاش ئەگەر ئینسان تاعەت و عیبادەتی خوای گەورەی تێدا دەکات وەکو ئەو حیوانەیە کە بە کەڵک نایەت. سلام علیکم. عليك السلام ورحمة الله مامۆستا بەخێرێ. ئەوە خەریکی چین؟ وەڵی مامۆستا بەنیازیم دەستنوێژی گاوەکە زۆر سادە. شتێکتان پێ بڵێم کە لە لای خوای پەروەردگار پلەتان بەرز دەکاتەوە بۆی دەستنوێژەوە. بەڵێ مامۆستا. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا ويرفع به الدرجات ئایا شتێکتان پێ بڵێم کە گوناحەکانتان لێ ڕۆژ دەکاتەوە و لە لای خوای پەروەردگاریش پلەتان بەرز دەکاتەوە هاوڵان فەرمیان بڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم جا یەکێک لەوانە پێغەمبەر فەرمووی ئیسباغ الوضوء على المەکاره ئەوەیە کە دەستنوێژ بگری لە کاتێکدا کە پێت ناخۆشە ئاوەکە ساردا ئەو دەستنوێژە دەبێتە هۆی بەرزبوونەوە لە لای خوای پەروەردگار و ڕەشبوونەوەی گوناه و تاوانەکان. بڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین لە سەوەری جۆندا کە بابەتتان ئامادە کردو بابەتی جۆنمان باس لە بابەتێکی گرنگە کە ئەیش ڕۆڵی بانکخوازانە لە ڕووبەڕووبوونەوەی ڕاگەیاندن سێکدەرەکان بەداخەوە ڕاگەیاندن ئێستا بۆتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی کۆمەڵێک ڕوودا و چاوەشەکاری و هەواڵی سێکدەرانە کە کاریگەری بکاتە سەر دەرونی هەرێکێکمان ئەمڕۆ لە سەوەری جۆنمان دەمانەوێت بپرسین ئایا ڕۆڵی بانکخوازان چیە لە ڕووبەڕووبوونەوەی ئەو چاوەشەکاری سێکدەریانە و چۆن بتوانین لە ڕێگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هۆکارێک بین بۆ ئەوەی کە بتوانین ئەو چاوەشەکاریانە کاریگەریمان تێ نەکات بۆ میوانداری بانکخوازێکمان کردو کە ئێش بەڕێز بەهزاد مەولاییە کە لە ستودیۆ لەگەڵماندایە بەخێر بێت خۆشحاڵین بە ئامادەبوونت ئەگەرتەوە بڵێ ئێستادا ڕۆڵی بانکخوازان لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لەو هەواڵانەی کە بڵاو دەبێتەوە ڕەنگە کاریگەری کردێتە سەر هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە کە ڕوبەڕوو دەبینیەوە لەگەڵ ئەو جۆرە هەواڵ و ئەو ڕوودا ناخۆشانی کە ڕوو دەبێت. ناویادی خوا احترامێ بۆ دەستخۆشتان دەکەن بۆ بابەتی سەردەمیتان ئەوەی ڕاستی کە دیارە ئیعلام بۆ خۆی لە کاتێکەوە کە ئیعلام هاتووە یەکەم شوێن وە پێدە کە ئەگەر خەڵکی لێوەرگێ دیارە لە ناو مەسیحیەکانە بوو وە لە غەربا کە ئیسپادیان دەکرد یەکەم شت بەرنامەیە کە چووە سەر بەڵاو بووە و مەراسمێکی ئاینی مەسیحیەکان بوو واتە یەکەم قۆناغ کە ئیسپادەی لێکرا و خەڵکی لێوەرگیراوە لە ئیعلام بۆ بابەتی ئاینی بووە لە ناو مەسیحیەکانە بەڵام دواتر کە ئەمە تەشەنەی کردو لە ناو توای وڵاتانە وز بووە ئێستا بەپێی داتاکان 36,000 کەناڵی فەزایی لە عالەما هەیە کە 18,000 لە وڵاتانی ئیسلامیانی لەم شەرقی ئەوسەتا بڵاو ئەدرێتەوە وەکو ئاماژەتان پێدا
لە هەموو بابەتێکان نەتەنانەت هەواڵ بەڵکو لە هەموو بابەتێکان لە فیلمەکانیانە لە هەواڵەکانیانە لە بەرنامە و پرۆگرامەکانیانە هەموویان بابەتانێک ڕەچاو ئەکەن و بە دوای شتایەکە ئەگەڕێن بە تایبەت ئەو کەناڵانێکەوە لە وڵاتانی شەرقی ئەوسەطا بڵاو دەکرێت کە بە جۆرێک لە جۆرەکان یا ڕاستەوخۆ مباشر یا غیر مباشر دژایەتی فکری ئیسلامی و دژایەتی پەرسەندنی ئیسلام و ئیشوکاری مسلمانانێتی ئەکرێت لە هەرێمی کوردستانیش کە دیارە بە تایبەت ئەم پارچە لە هەرێمی کوردستان لەم دی و کەناڵی فەزایی زۆرە بەڵام لێرە زیاتر بابەتەکان بابەتی سیاسی و هەواڵیەوە هەندێکیان بابەتی مۆسیقا و هەندێکیشیان بابەتی ئەم فیلم و سریال بە ئیسلاحی ئێرانی سریال یا فیلمی دراماکانن کەمان هەر کامێکیان بۆ خۆیان کاریگەری سەلبی و ئیجابیان هەیە ئەتوانین بڵێن بە پێی ئینەکان ئەو پێوەرە عالەمیەکان هەرێمی کوردستان لە چاو ئەوانتر لە بابەتە خراپیەکان یا سەلبیەکانی باشترێنی بە بەراوردی وڵاتانی تر بەڵام لە بابەتی هەواڵا بەڕاستی هەرێمی کوردستان ینی منافیسەی ئەوە هەیە لە ناو کەناڵەکانە کە کامیان زووتر وەی هەڵدا بزێنێ کامیان زووتر ینی کاریگەریەکی سەلبی زۆر خراپ دروست ئەکات و ئەبێ هیچ هینێکیش نییە نی پێوەرێک نییە بۆ ئەوەی کە بەڕاستی ئەمانە ڕەچاوی بینەرەکانی خۆیان بکەن ینی هەستیان دار نەکەن زۆر شت لە هەواڵەکانە باس دەکرێت کە بەڕاستی ناکرێت باس بکرێت و بۆ باسکردن ناوێت بەڵام بەداخەوە باس دەکرێت و لەبەر ئەویشە بەتایبەت کەناڵەکان لە لای خۆم لەم هەرێمی کوردستانە ینی پۆلەنبەنی نەکراوە کە بڵێ تۆ بۆ ئەمە بۆ تەمەنێکەوە بۆ تەمەنێکی تر ئەبێتتر مناڵ تماشای مەسەڵەن فڵان کەناڵ نەکایە ئەو ساعاتە لە ساعتی ئەو کاتژمێری ئەو نەتاونە بەسە مناڵ بۆی نییە تماشای بکە بینەری ئەو بەرنامانە بێ هەمووی پێکەڵێ باشە بەڕێز مەولایی زۆر جار ئێستا وەکو بانخوازێک با پێ پرسیارە بکەین ئێمە کۆمەڵگایەکی مسلمانین خەڵکەکەمان زیاتر لە بانخوازانەوە لە مامۆستیانیانی وە قسە وەردەگرێت کەواتە ڕۆڵی ئەو کەسانەی کاری بانخوازیان لە دەستۆگرێتەوە ڕۆڵی ئەو کەسانەی کە مامۆستای ئاینین قورسترە گرانترە مەسئولیەتیان لەسەرشان زیاترە ڕۆڵی ئەوان چییە بۆی منێکی هاوڵاتی کە لە ماڵەوە گوێ بۆ تەلەڤیزیۆنێک گرم هەواڵی ناڕاست بڵاوەکاتەوە درامای خراپ پەخشەکە زۆر جار ئەمە هەر بەڕاستی ڕەنگە لام وابە هیچ نییە کاریگەری نابێت لایکێکم کردووە لە سۆسیال میدیا ئەمانە خراپن تەسیریان هەیە ڕۆڵی ئێوەی بانخوازان چییە ڕێگاکان چین چۆن خەڵک وشار بکرێتەوە ڕەنگە تۆ بەسەرکردنی ڤیددیۆ لە سۆسیال میدیا پاڵپشتێکی دارایی پڵان کەناڵت کردوێ بێ بەخۆشت بزانی دیارە یەکەم هەنگاو یعنی ئەرک لەسەر بانخوازان ئەوەیە کە بانخوازان بزانن کە چی خەریکە ڕوو ئەدا ئەوە گرنگ بزانن کە ئەسن سوۆسیال میدیا ئیعلام بە عام میدیا بە عام خەریکە چی ڕوو ئەدا و خەریکە لە بەرژەوەندی کیایش ئەکا خەریکە بەرەو کوێ ئەڕوات ئەم شەڕە لە ئیعلامیە کە دروست بووە خەریکە لەل وڵاتان بەرەو کوێوە من ڕسالەی ماسەرەکەم لەسەر حۆڕیەتی ئیعلام بوو لەوێ و کاتە یەک درامای ئوروپیم هین کرده بوو یعنی بۆشیکردنەوە کرده بوو کە یعنی پەیامەکانی ئەم دراما چییە لە 30 ئەڵقا یعنی ئەم دراما 30 ئەڵقا بووە دیارە بە ملیۆن دۆلار پارەی بۆ سەرف کراوە ئەبێتە چی یعنی مگەم کورد کراوەکەی لە زۆر وتارە باسم کردووە مەسەڵەن ئەڵێ کوڕێک ئەبێ لە گوندێکە ئەبێ لە ئەوروپا دڵی ئەچێت لە کچێک بە یەکۆ خۆشەویستیان ئەبێ ماوەی ڕایە بوێرن دواتر ئەڕوا بە ماڵەوەی ئەڵێ باوکە من دڵم هاڕە ئەو کچەوە داوات لە یەکەم بڕۆ داواکاری بوو بکە و بابی خوازم و بە فەرمی بێتە خێزانە باوکەیش بڕێ ئەیباتوی هێنێتەوەمانە دواتر ئەڵێ ڕۆ لە شتێکت پێ ئەڵێن نهێنیە کە هەر ناکەم دایکت بزانێ لە دەی چیەژەوەڵا ئەوە خوشکدا لی خیانەتی کردووە باوکی ئەو کچە خوشکی ئەم کوڕێ ئەوی زۆر ناڕەحەتێ ماوەیەک و بەرحاڵ لێکدا ئەبڕن و دواتر لەگەڵێکی ترا ئەو پەیوەندی و خۆشەویستی دروستە بێت و بە هەمان سوورەچێتەوە بەلای باوکی خۆیان ڕۆڵە ئەوی شەر خوشکدا تا 3 کەس لە گوندەکەی خۆیانە هەر بە خوشکی خۆی دەرەچێت
دواتر ئەم کوڕەچێ بۆ لای باوک دایکی ئێژە وڵای بێ بڵم ئەو سڕێ باوکم سڕی لێ هەڵماوم بوو هەمووی گوندی کردو بە خوشک و برام پێشتی وە ئەوا بۆ لای دایکێژ دایکی ئەڵێ ڕۆڵە هەر کامێکیان دوێ بیهێنە چونکە تۆ کوڕی باوکت نیت ئەمە یعنی تۆ 30 دانە 45 خولەکی دابنیشە بنەماڵێت ماسەری ئەم بەرنامە بکات زانە ئێمە شتێکمان هەیە لە عێرفان و لە شەرعی شافعی قوبحی گوناح یعنی ناشرینی گوناح و شتی قێزەون لە بەرچاوتە ئیتر قێزەون نەبێ شتی خراپ لە بەرچاوتە ئیتر سادەی بکەنەوە سادە ببێ ئەو خیانەت زەوجی تۆ خیانەت زەوجی چ مشکلێکە یعنی ئەو پەیامە بە تۆ ئەدا وەی لات ئاسایی بێ کە خێزانەکەت خیانەی زەوجی کرد کوڕەکە زانی باوکە خیانەتی کردە ژنەکە زانی کوڕەکەی خیانەتی کرد ئەم خیانەتانە لایەنە ئاسایی بێ یعنی کۆمەلگا جاتو تماشاکە کۆمەلگایەکە ئێمە یەکێک لە گەورەترین نعمەتانێک کە ئیسلام پێی داوین بنەماڵەیە یعنی بنەماڵیان چی یعنی پیاو یعنی ژن باوک دایک مناڵ باوا دایە ئەمەنە چه حرمەتانێکی هەیە لە ئیسلامە لە ئیسلام ئێمە خوا سبحانه وتعالى لە دوای عیبادەتی خۆی ئەفەرمێ بۆ بالوالدەینی ئیحسانە لەگەڵ دایک و باوکتانە ئیحسان بکەن ئیحسان زانی یعنی چی یعنی چاکەی بێ بەرامبەر یعنی چی یعنی تۆ ئێستا ئەگەر تۆ من ئیشێکم کرد تۆ پارەکەی خۆت ئەو پارەی ئیشەکەت دا بە من خۆ تۆ ئیحسان لەگەڵ نەکردووە تۆ پارەکەی خۆی حەقی خۆت داوە بە من ئیحسانێکە من هیچم نەکرد و تۆ شتێکم بیتێ ئەو پێوتری ئیحسان ئەڵێ ئەبێت و ئیحسانکەی لەگەڵ دایک و باوک یعنی چی یعنی ئەو هەموو زەحمەتە ئەوان کێشاویانە تۆ بێ سفریکەی هیچیان لەلات نەمێنێ ئەنجا یعنی کابرات لە دینی ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم کابرا دایکی کردبوو بە کۆڵۆ تەوافی پێ ئەکرد یا رسول الله ئایا من توانیمە ئەرکی دایکم ئەداکەم فەرمی یەک چرکە لە ژانی مناڵبوونەکەی نەتوانم ئەداکەی یعنی تۆ تەواوی تەمەنە تێکۆشی ناتوانانی ئیحسانکەی یعنی مەگەر کە دایک و باوکت بە مەقامی ڕەزا بگەیەنی یعنی بڵێ ڕۆڵە ئەو من لێت ڕازیم گردنت ئازابێ لە هەموو بابەتێک و دوای ئەوە چاکەکردن لەگەڵیانە بەحسانینا بە هیچ شێوەی تۆ ناتوانانی ئیحسانکەی لەگەڵ باوک و دایکدا لێ تۆ ئەم مەفاهیمە ئەم پرۆگرامە گەورەی ئیسلامە تۆ بی ئەمە بەراورد لەگەڵ ئەو پەیاما کە خەریکە لە میدیاکان و دێتە ناو ماڵەکانی ئێمە پێشتر ئەگەر هەر لەم کوردەواری خۆمانە کچ و کوڕێک ئاوا جۆرە تماشایکردنیان کرای بنەماڵەکانیان قیتەبوونەوە لە یەکتر ولی ئەمڕۆکە لە ناو مۆبایلە بە بۆنەی ئەم سوشیال میدیا و ئەمانەوە هەزاران نامەحرەم هاتووەتە ناو مۆبایلی تۆ مۆبایلی من مۆبایلی خێزانەکەمان کچەکەمان کوڕەکەمان ئەگەر یعنی مەبەستم ئەوەیە ئەبێ گرنگیاری بزانایان و بانخوازان بە تایبەتی کە کێریانیش بکەن زۆر زۆر گرنگە ئالم بابەتە کە بزانن خەریکە چی ڕوو ئەدا خەریکە چی ئەقەوڵێ وەکو ئەڵێ تعرف الأشياء بأضدادها ئەرە بۆ ئەڵێ ینی ئەبێ هەر تۆ شتێ لە ڕووی دژەکەی و بیناسی ئێستا تۆ ئەگەر بەرامبەرت دژمنێکت ببێ ئەو بەچەکی قورسۆ بێ و تۆش بڕۆی بە بەردەوە شەڕی لەگەڵکەی تیا ئەچی ئەبێ بزانی تۆ ئەمڕۆکە بەڕاستی لە جیهانە گەورەترین زۆرترین پارە و مادە بۆ ئیعلام سەرفەکرێتە حتا ئەو شەڕە نەیکە بەچەک ئەکرێ کەوا بوو ئەبێ ئێمەی بانخواز ئێمەی موسڵمانە و ئێمە ئیسلامی بەڕاستی لەم بوارە ئێمەش تەواوی هێز و پێزی خۆمانی بۆ دابرین و بۆ بەرەنگاربوونەوەی ئەو شتانی کەوا لە جانتانە نایە کاتە دەتوانین بڵێن ڕۆڵیان هەبوو بانخوازان لەم بابەتەیە بەتایبەتی لە کوردستاندا تا ڕادەیەک کاریگەری خراوەتە سەر ئەوان کە نەتوانن بە باشی کار بکەن یان خۆت بە شێوەیەکی باش ئەو بانگازە بکەن واتە لودێکیان لەسەرە کە ناتوانن ئازاد بن ئاهر بڕاستی توانیانە بە ڕۆڵی خۆیان هەڵسن یا خۆت سەرنجام کەوتونە ژێر کاریگەری ئەوە کە نەیانتوانیوە ڕوبەڕوو بنەوە لەگەڵ ئەو کێشانەدا وڵی ناکرێنی من بڵێم سەتاسەد بە ڕۆڵی خۆیان هەستاون یا بڵێم سەتاسەد وێڵیان کردو نا هەندێک ئیش کراوە باشە بەڵام لام وایە لە ئاستی پێویستانیە لە ئاستی پێویستانیە چونکە ئەبێت تۆ بزانی ئەمڕۆ ینی هەندێک جار ینی گوێ ئەدەم بە هەندێک بابەت هەندێک وتار کە لە ئیعلامێک و بڵاوە بێت و مامۆسایەکی ئاینی هیچ بۆ ئەم سەردەمە ناشی ینی ئەسەن ینی وانییە کە گەنجی ئەمڕۆ ڕاپکێشێ بەرەو لای خۆی وەویشە بێ بزانین بە وتار جێبەجێ نابێ وتار بەشێکی زۆر کەمیەتی
ئەبێت تۆ ئەکە ئەو درامە ئەکە دراما هەنی ئەبێ لە ئاستی ئەوە بێ ئیشەکانی تۆ ئیمکانیت کەمە ئەبێ خەڵک بزانن ئەبێ بزانن گەرەکیان بێ بنەماڵەکانیان ڕۆڵەکانیان جیلی داهاتویان بپارێزن ئەبێ بەو چەکانەی وەکو مەرحوم سەید قوتب لە معالم في الطريقة باسی ئەکا ئەڵێ بێت تۆ بزانانی چەکی دژمنەکە چیە تۆ بە چەکی هاوشێوەی ئەو دژایەتی بکەیتەوە هینا لە ناو ئەچی ئەو بە ئەنواعی تەرفەن فێڵ تەڵەکە هەموو شتێکی لەلایە فەقەت بۆچی بۆ ئەیکە من و تۆ جیلی داهاتوی من و تۆ ژنان و پیاوانی کۆمەلگای من و تۆ لە خشتە بەرێ دێ من و تۆ دابنیشین بسم الله الرحمن الرحیم و دەستکەین بە وتارێکی ئاسایی وڵای ئێمە ناتوانێت جواب بداتەوە ئەم وتاری من و تۆ بۆ خیتابەکەی لەو کەسەیە وا خۆی دڵی لەلای ئاینە وەکو کەسێ وا خۆی بە پای خۆی ڕابوە وتاری هەینیە ها وانە کەسێ ڕابۆ وتاری هەینی خۆی داخوازی ئەوەیە چی بکەین ئەوەی وا لە خشتە دەرچووە بگەڕێتە بۆ وتارە و کارە ئوستاز مەولایی باست لە بابەتێک کرد زۆر گرنگە ینی من پێم خۆشە شتێکی ژیزافە بۆ ینی سەرنجی بەڕێزت بزانم لە نێو چیرۆکی داستانی لێکۆڵینەوەکەی بەڕێزت گوناهێک کراوە ئێوێ پەیامێک بدات گوناهاکە سادە بۆتەوە بەڵام ئەگەر ورد بینەوە هێشتا هەر بە دزیەوە کراواتە لە تەمەنێکی زۆر کەشفە بێ ئێستاکە لێکۆڵینەوەمان هەیە کە کراوە لەسەر ئەو درامایانەی ئەمڕۆ حالیان لە هەرێمی کوردستان پەخشە بن خیانەتەکەش ئاشکرایە واتە باوکەکە دەزانێ ئەمە مناڵی خۆی نییە لە خێزانەکەی بەڵام هەر چۆڵی وەکۆی نە ئاسایی بێت و واتە خراپترینەکەش لەوە هەر ئاسایی کاتەوە چی یعنی ڕێگریکردن لەم ناشرینکردنی ئەم بابەتانە چۆنەوان ئەمە شیرین دەکەن ئەمە سادەیەکەنەوە ئەی ئێمەی بانخواین ئێمە کە مسلمانین کەواتە مەسئولیەتی بانخوازان لە هەمووی زیاترە چ چەکێک بەکاربێنین بۆی ئەمە ئەم ناشرینانە وەکو خۆیان پیشان بدەینەوە یعنی خیانەتەی زەوجی کە یەکێکە لە سیفەتە ناشرینەکان پێم وابێ بۆ هەموو کۆمەلگای ئەگەر واقع بین بەتایبەت بۆ کۆمەلگای ئیسلامی زیاتر ئەن هەر زۆر سادەیان کردوێتەوە کوشتێکی تەبیعی قەیچەکە ئەمە مناڵی ژنەکەی لە پیاوێکی ترەوە قەیچەکەەوە ژن و مێردیشن و جیاژ نەبوونەتەوە یعنی دەویان شتی تریش بەس وەکو پشگیریەک بۆ نمونونەکەی بەڕێز ئێستا هەمانە لە کوردستان و لە دراماکان هیچ نەموازانم گفتێکی تەکنیکی بڵێ بەرداوام بن دیارە ینی ئەم شتانە کە ڕووی داوە وا لە ناو دراماکانە هەیە ئەگەر بە وردی بڕۆیتە ناو کۆمەلگا هەمووی ئەمان ناو کۆمەلگای شار نمونەی واقعی هەیە وایە ینی بەڕاستی زۆر داڕوخاوە زۆر شت داڕوخاوە بەتایبەت ینی ئێستا لە ئەم وڵاتانی ئیسلامیە دەستی پێکردووە زۆر بەخراپی ئەمە دەستێکە لە پشتەوە بە ئاماجەماکرێ ئیسرائیل لەو 18,000 کەناڵی واوتم لە وڵاتانی شەرق الأوسەتەوە 2,000 ئیسرائیلتە بس لە شەرق الأوسەت لە شەرق الأوسەت 2,000 کەناڵ سەر بە ئیسرائیلە ڕۆز مباشر غیر مباشر باشە خێرە مەسەلەن کەناڵ هەیە فقط ڕیکلام بۆ جلوبەرگەکە لەوە دەستیان پێکە خۆ ناتن لە ئەوڵ بڵێن وڵا خیانەی زەوجی دەست پێ بکەن ینی جلوبەرگی ئافرەتانی ئێمان لەکوێ گەیان بەکوێ پیاوانی ئێمان لەکوێ گەیان بەکوێ هەر گۆرەوی وا ئەکرێتە پاها هەر ڕۆژ بە ڕۆژ کورتیان کرد و کورتیان کرد تا پاژنەی پابردیان ینی خۆ نەئەکرا بڵێ بە مسلمانی ئادەی تۆ لیباسەکە داڕنە ئەو جلوبەرگە لە بەرت لابە هات بە ڕیکلامکردن بۆ شتانە کە تۆ بینیت جوانترین کەس ئێرێ ئەو لیباسێتی لە بەریا عەرزەکە کە تۆشە بینی وڵات جوانە نمونەی ئەوە حەزەکەی لە خۆتا ببینیتەوە لە ئەوڵەوە دەست پێەکە و زۆر شتی تر ینی ئەو ڕیکلامانەی کە کردی ئێستا تۆ مەسەن بەتانیە هەر شتێکە ینی ئەو شوێنانی وا بە ناوی مافی ئافرەت و فەمینیزم و ئەو جۆرەشانە دەستیان تێدا چیان کرد لە ئافرەتی ئێمە ئایا هاتن ئافرەتیان بەڕاستی بەرز کردو یا هاتن ئافرەتیان لە وڵاتی ئێمە داڕوخان هاتن کردیان بە ڕیکلام کاڵایەکی بازرگانی ینی ئەو ڕێزی ئافرەت ینی من دەفعێ لە شوێنێک ئەوتارێک بوو جەماعەتێکی گەنجی تەلەبەی زانکۆ لە تارانە بووین ئەو کاتە تەلەبە بووین لە هەموویان پرسیدم حەز ئەکەن دایکتان دایکێکی سەرکەوتوو بێ یا دکتۆرێکی سەرکەوتوو بێ حەز ئەکەن دایکتان دایکێکی باش بێ یا مهندسەیەکی باش بێ یا هەر شتێکی تر ینی تۆ هەر شتێکە ئەوان پێشنیاریەکەن لەگەڵ مەقامی دایک بوونە ینی تۆ تەسەوری ئەوە بکە ینی دایک گەورەترین مەقامە کە خوا بەژنی داوە لە ڕێگەی حەڵاڵەوە کە تۆ مناڵێکت بێ و دایکت بێ
و ئەو دایکە دایکێکی پاک بێ لێت تێبگا لی تێبگەی چی هەیە لە عالەما لەوە خۆشتر ئەمانیان لێ سندینەوە ئەمانیان لە ئێمە ینی بەو چەکانی کە هاتنە مەیدانی شەڕی ئێمە ئەو شتە جوانانیان لە ئێمە وەرگرت نان هێش دایکایەتی خۆی بکایسم بۆ دایک ناڵەدا بە ڕۆزە لە زۆر شوێنانە ئێستا دەستی پێکرۆ بە تایبەت لە ئێرانە دیاردێکی زۆر ناشتین لێرەش ناوی ڕەحمی ئیجارەیی ئەسڵان تەنانەت ینی حەملی مناڵەکەی خۆی ناکە دیاردیان ئەگادارم بەشان نەگەشتۆ تێرەوە هێشتا لەوێ مەسەلە ئەوەن ئەوە ئەکەن ینی حتا حازنی حەملی مناڵەکەی خۆی بکە گوار ڕەحم و بەزەیەکەی جارانی دایک لە کوردەواری ئێمە سەدان شعری لایە لایە بۆ مناڵ وتراوە کو ئەمڕۆ لایە لایە ولانکە کو خۆشەویستیە ئەمڕۆ دایک لەبەرەوەی کە زوو بڕاتە دەرەوە میکیاجەکەی فریاکەوێ فڵانەکەی فریا بکەوێ مناڵەکەی زوو ئەدا بە ڕۆزە هەڵدێ ئەملا ئەولا بۆچی بۆ ئەوەی کە پۆستێکی پێدراوە وەزیفەیەکی پێس پێدراوە جگە لە وەزیفە و دایکایەتی چی هەیە لە دایکایەتی خۆشتر و جوانتر بێت کەوابوو ئەبێ زانایان و بانخوازان بە تایبەتی ئەم شتیان کە ئەگەر هەست پێکرد یەکەم قۆناغ ئەوەیە کە وەعیەک و ڕۆشنبیریەک لە ناو خەڵکی خۆیانە لە وتاری جومعەکانەوە لانیکەم بە قەوڵی فارسی ئێمە ئەڵێن پێشگیری باشترە لە دەرمان ئەنی پێش ئەوەی کە بێ خۆ پارێزیەکەەوە بە خەڵکەکەەوە لانیکەم کاکە وەڵڵاهی کەڵک وەرمەگرن ئەنی کەسێک کە ئیشی نییە بە سوسیال میدیا کەسێک کاری علامی تیاناکە کەسێکی سیاسی نیە چ پێویست دەکە هەموو کەسێکی ئێمە لەم شتە کەڵک وەرگێ ئەخبار بە وەڵڵا ئێستا ئەڕۆیتە ناو مەسەڵەن میوانیەکە هەمووی بە مۆبایل خەریکە کەس لەگەڵ کەسا قسە ناکە دەبێت کەمەوە بکرێتەوە هەر ئەسەن ئەو بابەتە کۆمەڵایەتیانەی تێکداوە لە ناو ئێمە ئەمڕۆ کابرا ئەوە بۆ لای باوکی ڕۆ بۆ لای دایکی حوسڵی نییە گوێ بگرێ لە باوکی حوسڵی نییە گوێ بگرێ لە دایکی هەمووی بۆ بە فەزای مەجازی بۆ بە فەزای ناکرێ ئەنی با خەڵک کەم ئیسفادەی لێ بکرێ یەکەم شت قەیچێکا با مەسەن کەسێکە ئیشی بەوە نیە ینی بەڕاستی ئیشی پێ نییە نەیکات خۆی پێچێ لە بە شتێکی ترۆ زانێمە چین لە خوێندن لە خوێندنەوە دوورە کەوتینەتەوە بۆنەی ئەم سوسیال میدیا ئەزانی کۆمەلگایەک ئەگە ئێستا لە وڵاتانی پێشکەوتووە یابان تیراژی کتێب تیراژ نەزانێت ژمارە کتێب 5 ملیۆن جڵدا ینی یەکەم چاپی یەکەمی 5 ملیۆن لە تەبع کردیە ئێستا لە ئێرانە بۆ بە 500 لە بەرهەمی کوردستانە بۆ 500 و 200 و ئەمانە ینی زۆر بە دەگمەن کتێبێ 1000 بەرگ و 2000 بەرگی لە تەبع بکردیە ئەویش ڕەنگە و 500ش بەخوا نەفرۆشێ ئەمە ئەزانی ئێمە چ زەرێکمان لەما کردووە دەبڕ ئەوان چەنێ پێشکەوتوو بوون ئێمە چیمان کردووە مامۆستا بانگەواز ئایا تەنها پێویستەکە لە مینبەرەوە بێت تەنها لە ڕێی قسە و وتارەوە بێ چونکە یعنی زۆر جار ئێمە هەر لە منداڵیەوە تەنها گوێمان لە ئامۆژگاریەکانە بێ بەڵام چۆن بانگخوازانەوە بکەن ئەمە بەرجەستە بکەن لە ژیانی ڕۆژانەما بە شێوازێک سوودی لێ وەربگرین کە ئیتر تەنها موعیزە نەبێ بەڵکو جۆرێک لە کاردانەوە هەبێ لە ڕەفتار و هەڵسوکەوتی ئێمە لە بەڕێکردنی ژیانی ڕۆژانەماندا پێشتریش ئەرزم کردن ینی خطابە ئەم خطابەی وتارە وتاردان لە منبەر یا لە کەناڵێکەوە ئەمە فقط کەسێک گوێمان بۆ ئەگرێ بەڕاستی کە خۆی وعی ئیسلامی هاتیا و حەزەکە قال الله و قال رسول الله ببیستێ ئەینا بۆ کۆمەلگاتۆ گەرەکرد بێ ئەبێ وتم لە شتی تر کەڵکوەرە کاتە کاتی گۆڕنی فۆرمی بانخوازیاتەوە من ینی ئەبێ قەتعەن ئەبێ ئەمە ئابدەیت بکرێتەوە ئەویش چۆن وتم ئەبێ دراما دروست بکرێ ئەبێ نمونە جوانەکان پێشکەش بکرێ ئەبێ تۆ جگە لە هەمیشە هەروتار بە ینی ئەبێ جاری وا هەیە من شتم زۆر بەراورد کرد زۆرم خوێندوتۆ لەسەر ئەو بابەتە ینی کەناڵی وا هەیە جاری وا هەیە 1 ساڵ شتی هەروەها مەسەن بابەت پێشکەش بە خەڵکەکە کاتێتی فقط ساڵە 1 جار پەیامێکی پێەیە بۆ ئەو مەبەستەی خۆی پێویست ناکە پەیام هەمیشە ڕاستە خۆ ئادەی لەخوا بترسن لەخوا ترسان هەمیشە بڵێ تۆ بەڕەحمەت بێ کاک ئەحمەدی موفتیزادە تعبیرێکی هەیە ئەفەرمێ ئەگەر تۆ عیلمت ینی زانیاریت زۆر دا بە گوێی خەڵکا وەکو زانیاری ینی مباشر کە شتت دا بە خەڵک ئیتر کەم کەم ئەو دەروونە وا هەست ناکە ینی عەکس العەمەڵی نییە جاری وایە ئینسان مرۆڤ بۆ جاری یەکەم ئاەتێکە بیسێ دڵی داچڵەکێ ئەگەر تۆ کردە بە عادەت و لە هەموو شوێنەکارە و ئاەتەوە ئەو کرد وای لێ دێ کەم کەم دەروونەتی تر هیچ عەکس العەمەلێکی نابێ لە مقابڵ ئەو پەیام ڕنگدانەوەی لەسەر دروست نابێت ئەبێ کەوابوو پێویست ئەکا ئێمە غەیر مباشر
جاری وا هێشتی زۆر ئاسایی ئیسە مەسەلەن بەرنامەی ئاشپەزی چێژ لێنان ئەوە بکرێ لە بیانی مەسەلەن ئافرەت بۆ سەرقاڵ بکری پێویست ناکە حتمەن ئەبێ هەر ئاەتی قورئانی بۆ بکەندێتەوە ئەرکی ژنێکی گیان چی خزمەت باسی تربیەتی مناڵ پێویست ناکە حتمەن ئەبێتەوە ئەوە باز بکەی قال الله قال رسول الله قال رسول الله مەفهومێکی هەیە تۆ مەفهومەکەی ئەدا بکە بێ لە قاڵبی درامایەکە یەک دراما دروست بکرد لەو دراما تۆ 3 پەیامی تیا بێ 2 پەیامی تیا بێ بۆ بینەرەکە تەواوە بتوانیت جێ بخەی لە ناو بنەماڵەکانە ئەو شتە ڕەمزە سەرەکیانە لە هێڵی سوورن لە دینی ئێمە لە ئاینی ئێمە ئەبێ ئێمە ئەو شتانە بەرجەستە بکەینەوە لە پەیامەکانمانە جایتر و پەیامە ڕایوای بە سرودێکە کردیە ڕایوا هەیە بە ڕیکلامێکە کردیە ڕایوا هەیە بە بەرنامەیەکی چێشلێنانە کردێ بە هەر شتێک لە شێوازەکان بکریە ئەبێ ئەمە لەو بابەتانەوە بتوانین ورود پێیاکەین بە ناو ماڵەکان و بە دڵی کەسانێکەوە بینەرمانن جاری وایە تۆ ببین مەسەن نیشانی یەک منزەرەی جوان لە پاڵ بەحرێکە ئاەتێکی قورئان خەیتە سەری کاریگەری لەسەر دڵ دروستەکات ناکل ناو ئەبێ ئەم هینە ئەم کامێرانەی ئیعلامە ئاینیانە ئەبێ بڕواتە دەرەوی ستودیۆکان زیاتر قاڵبێکی وشکی هەیە ئەم قاڵبە وشکە ینی ئەم فەزا وشکە ناتوانێت زۆر کاریگەری بێت چونکە ئەمە فەزای وتارە وتار جوتم زۆر باشە بەڕێز بەهزاد مۆلایی بێگومان قسە و گفتوگوی زۆر مابوو لەگەڵ بکەین دیارە هاوکارانم ئاماژەوە دەکەن گرفتێکی دەنگیمان هەیە دەبێ لێرە بەرنامەکە ڕاگرین سپاس بۆ دەرفەتە پێت بەخشین سپاس بۆ بەشداریکردنەوەی بەڵێبیرەکانی عەزیز بە داوای زۆر لێبردنەوە دیارە هاوکارانم ئاماژەوە دەکەن گرفتێکمان هەیە لە پێگەیاندنی دەنگی خۆمان بێەوە بۆیە بەم شێوەیە بەرنامە ئاساییەکانمان ڕادەگرین تا چارەسەرکردنی گرفتەکە تا کاتێکی تر دەتان بینینەوە بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ